ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. لە پاڵ مردندا دەژیم، عەقڵم باوەڕی کردووە، بەڵام چۆن باوەڕ بە جستەم بێنم؟ خوێنی قافیە لەبەر دەرگای شەعر ڕژاوە، هەستەوە ئەسپەکانت ئامادەکە ئەی زمان. مەترسە تەنیا لە وشانە نەبێ کە دەترسن، تێت دەگەم ئەی شکست، هیچ شتێک نییەوە بکە سەرکەوتن خۆشەویستی بێ. کێ دەتوانێ نکۆڵی لە خۆشەویستی گرمی تا مردن بکە لە نێوان ئاو ئاگردا؟ لە نزیک چرپاکەیدا بووکەڵەیەک هەیە خەریکە غیرەی لێ دەکا، مێژوویەکە جەلادێکە لە کۆشی زەمەندا. ئازیزانم بینەرانی دیمەن تیڤ، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد، خۆشحاڵین ئەمڕۆژ لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی مۆمی بەرهەتاو بەیەکتر دەگەینەوە. سەرەتا سوپاسی هاوڕێیانم میوزیژنان دەکەم، سپاس بۆ کاکاروان کە هەمیشە هیلاچێکەین و لەگەڵمانە بە بەهرە و بە توانە ناوازەکەی. ئەمڕۆ میوانێکمان هەیە بەڕاستی هەم هاوڕێمە، هەم میوانمە، هەم برامە، هەم کەسیشی ئازیزە، کاکە سۆران نەقشبەندی. مامۆستا بەخێربی. زۆر زۆر سپاس کاکە تەواوجان. قوربانیم. طبعاً کاک سۆران من دەمێکە دەیناسم، زۆر بواری تاقی کردوتەوە، بواری فۆتۆ، بواری دیزاین، بواری وەرجێڕان، بواری شەعر نووسین، بواری ئامادەکردن و فلیمسازی. ڕاستیدە لە هەموو بوارەکانیشدا سەرکەوتوو بووە جێپەنجەی دیارە. ئەمڕۆ ویستمان ئەم شعرە لە مێژینەیەی کە تێدایە، یان ئەو شاعیر بوونە لە مێژینەیە کە تێدایە تازەی بکەینەوە. طبعاً بخۆشی هەمیشە هاوڕێی شعر بووە و شعریشی زۆر نووسیوە، بەڵام لەبەر پەردبوونی لە بوارە جیاجیاکان ڕاستی نەپڕژایە سەر ئەوەی تەنها شعر بنووسێ. کاکە سۆران دووبارە بەخێر بێی. زۆر زۆر سپاس. شعر، فۆتۆ، دیزاین، چوزانم لە زۆر بوار خۆ تاقی کردەوە، لەکوێدا خۆت دۆزیەوە؟ سەرەتا ڕێگەم بە سپاسی ئەو تیمە جوانە بکەم و تەلەڤیزیۆنی عزیز و بینەرەکانی تەلەڤیزیۆنی دیمەنیش، جەنابیش زۆر زۆر سپاس بۆ میوانداریەکە، دەروها ڕێز و سلااوم بۆ هاوڕێیانی موزیسیان لێرە لەگەڵمانان. ئەوەی ڕاستی بێبا لێوە دەست پێ بکەین کە ینی پرسیارەکە بۆ ئەو هەموو شتە وەکو حەزێک، ینی وەکو هۆبیەک، وەکو
لە ئەجوای ماڵی ئێمەیە ئەدەبیات و زمانی بیانی و ئەمانە زۆر هەبووە بە حکمیەوەی کە ئایلەکەمان پەش بوون بەسەر چەندین شوێن و چەندین بەشی کوردستان و هەورامان و ئێران و سووریا و تورکیا و ئەمانەیە ئەدەبیات دوایمە لە ماڵی ئێمە ینی تەواجدی هەبووە حەزێکی زۆرم بۆ ئەو ئەدەبیاتە لە شعرەکانی دایکمەوە بەڕاستی دەستی پێ کرد کە لێرە دەستی ماچەکەم سلامان بهەیە دوای ئەوە بەڕاستی من ینی وەکو هەر کەسێکی تر هەر گەنجێکی تر حەزەکەی شعر بنووسی حەزەکەی نامەیەکی جوان بنووسی بۆ کەسێک کە وازانی ڕۆژێک لە ڕۆژان پێویستە بە و دەربڕینە جوانە بێتوانە وەکو حەزێک سەری هەڵا وەکو هەر کەسێکی تر دوای فترەیەک هەستم کرد کە من زۆر ینی ئەتوانم سەیتەرم هەیە بەسەرەوەی کە ئەتوانم ینی دەربڕینێک لە خۆمەوە دەرببڕم کە تۆزێک لە بەلاغە و لە ئەدەبیاتەوە نزیک بێ تۆزێک زیاتر چوومە ناو مۆزوعەکانەوە بەڕاستی بە حکمیەوەی کە وەکو عەرزم کردی تەواجدی کوتێب هەبوو لە ماڵی ئێمە ئەدەبیاتوانە دوای کلاسیک تۆزێک لە ناو با بڵێن شعری نوێی ئێرانە مامەوە فارسیا مامەوە کە با بڵێن لە نیمای و شیجەوە دەست پێکا بۆ سۆراب و بۆ فروغ و بۆ هەنێکەوە لەوانەی کە لەو سەردەمەی ئەوانە هاوچەرخی ئەوان بۆ نمونە هەنێک چەند کەماون وەکو سەی عەلی ساڵحی و ئەمانە لێرەوە ئیتر تۆزێک مایەوە بەڕاستی لەبەر ئەم حەزە زۆرەی خۆم تۆزێک زیاتر پەروەردەم کرد بەوەی کە زمانی فارسیم باش بوو لەبەرەوە دەستم کرد بە تەرجەمەکردنی هەنێک بەش لە ئەدەبیاتە کە لە بەنامەکایی نەسەری ئەویش بۆ ئەوە بوو کە بەڕاستی من خۆم زۆر لەزەت و زۆر سوودم وەرگرت لەو خوێندنەوانەی کە لەو کاتەیە ئەم خوێندنەوە هەر ئەو حەزە زۆرەش و ئەوەی کە ئەو سوودە زۆرە وەرگرت بوو بەڕاستی حەزم کرەمە شێرکەم لەگەڵ هاوتەمەنەکان و هاوڕێکانی خۆما لەو سەردەمەیە کە هەنێک چاپی کتێبەکان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2002 ئەوانە کە تۆزێک بەڕاستی قورس بوو ینی زەمانەکە هی ئەوە نەبوو کە بە ئاسانی بتوانانی کتێب چاپ بکەیت ئەلێرەوە دەستی پێکرد چیرۆکی ئەدەبیات کامەی خۆت لە کامەیە دۆزیەوە لە وەرجێڕان لە فۆتۆگرافی لە دیزاینی لە هەمووی ئەوەی کە ئێستا من تایە ئەژیم لە دنیای با بڵێن لە دنیای ئیشکردنی ئێمەمانانە پێڵێن کەسێک کە زیاتر لە پرۆدیوسەر بێت یاخود با بڵێن کۆریتەر بێ ئەوەی کە هونەر کۆ کاتەوە هونەرە بەخشێ هونەر ینی ئەخاتە سەر پێ پرۆجێکتی هونەری ئەوانەی کە هەر بە ڕێزێک لە هەر شاشەیەکتر منی بینی بێ هەر جارێکتر لەسەر مۆزوعێکتر قسەمان کردو بۆ لەبەرەوەی کە ئەمانە کۆمەڵێک فراغن بەڕاستی من هەستەکە متوانم دەستم تیانە هەبێ هیوادارم بینەرانی ئازیزیش و ئێوەش کە هاوڕێ من مەسەڵەن شایەتی ئەوم بۆ بن کە توانی بێتم شتێک لە شوێنێکا بگۆڕم لەو مەجالانەیە اینجا بەڕاستی یعنی هیچیان لە یەکتریدا بڕاو نین یعنی ئەو شتانەی کە و مەجالانەی کە منی مەشغوڵ کردووە و هەریەکەیان بەشێک لە بیانوەکەی بەردەوامی ژیانە هیچیان لەوی تر کەمتر نییە مەسەڵەن بۆ نمونە هەتاوەکو تۆ نەزانی وێنەی جوان چیە ناتوانانی بیکەیتە ناو تێکستێکەوە ئەم حەزە زۆرم لە بینی وێنە مەسلەی ئێمەج ینی سوورە لەگەڵ کۆنسپتی وشە یا نووسرا و ترانسکریپشن و ئیمج ئەم شتەوای لێ کردم کە بەڕاستی دوایی کە زانکۆشم خوێند ینی ئەو احتیمامە زۆرەی کە من لە زانکۆ هەم بوو بۆ لینگویستیک بۆ زمانەوانی زیاتر بەرەو ئەدەبیات و زمانەوانی بوو هەر هەمان ئەو تێزەم گرتە بەر کە نامەکەشمە لەسەر ئەوە کردووە کە ئایا کۆنسپتی وێنە چییە لە مێشکی ئێمەیە چۆن ئەم کۆدە چۆن دروستە بێت نیگارکێشێک ئەم ئیمێجە چۆن جێگاکاتەوە لە ناو مەسەڵەن کوبیزمەکان وانەی کە ستایلیان پۆرتریت شتی ئاسایی نییە چۆن ئەم دەربڕینە ئەەکەن لە ڕێگەی ئەو وێنانەوە ئایا شاعیرێک چۆن ئەم وێنەیە دەرەبڕێت لە ڕێگەی ئەم وشانەوە ئایا کامیان سەرچاو ئەسلەکەیە وێنە یاخود وشە ئەمە خۆی جەناب دەزانی کە ساڵەهای ساڵە هەزاران ساڵە مناقەشەیە بەردەوامەکە تا ئێستاش نەگەشتینە دەست خۆش ئەمە زیاتر قسە لەو بابەت دەکەین بەڵام حەزمان لێیە چەند پارچە شعرێکمان بۆ بخوێنیەوە خۆی پێشەوەی شعر بخوێنمەوە هەر وەکو ینی بەڕاستی من لە شوێنێکە لە نووسینی شعر وەستام لە چاپکردنی وەستام بەڕاستی لە دوایەوەی کە کۆمەڵێک هاوڕێ زۆر هاوکارم بوون لەوانە هاوسەری خۆشەویستم نەشمیل بۆەوەی کە بتوانم ئەمە بە چاپ بکەێنم بەڕاستی یەکەم کتێب و آخر کتێبیشم بوو کەی خۆم بێ کتێبی شعری بێ ناوی لە کۆڵانەوە تا باخە ساڵی 2002 پێم وابێ
تەواو بوو بەڵام 2007 لە چاپترا لە فرانکفۆرت چاپی یەکەمی کرا و ئەمەی دەستیشم چاپی ئێرەیە چاپی هەولێرە بە هەندیش لێ بیستین بە یارمەتی هاوڕێیان. لە دیداری سەر سەربانەوە تا ڕێی مەکتەب تا وڵاتە وڵات تا نیشتنەوە لە نیشتیمان کامیان لەم ناپەرێشان کاڵ چۆتەوە ڕۆژگار لە خۆمدا کوشتم بەدەم ڕێی مەکتەب یان کیوزی من کێمەوە تا ئەلعانیش من کێم دەڵێمەوە. بە ژمارەش نەدژمێرم تۆ لە خۆمدا ون دەکەم تا دەدژمێرم بە هەرچی دەست یا پێ تەڕیا وشک خێرایی با دەتکەمە نیگارێک و بە نیگایەک دەدژمێرم چەند ئاسان بووی تۆ چەند کەمی تۆ یەکی یەک. دڵ لە مشتێ دەناسم کاسەیەک خوێنی لە من گرتووە پەناگەیەک وەک ئەو نییە لە خۆیدا پەنام با چی لە دڵ و بالۆرەکانی کەم با لە مشتی بێ دڵی خۆمەی ناسم. چەند خۆشە تۆ موزیک و تۆ من و موزیک تا بەیانی بەسەرا دێ شەونمی ماچێک خەبەرم بێنێ گەرخەویش بوو ڕامچەنێ دام چڵەکێنێ زرن و قمبەرێ ناوکم بخە. هەر کات تەنیا بووی وەک من وەرە و بڵێ تەنیا سڵاو دەبینی پاتەکانیشم سوارن بەرەو کوێ هەر کوێیەک بێ تۆ لەوێ بیت و من بێم و بڵێم سڵاو. تا هەناسەم بڕی هەوراس تا پێم پایەی جەستا تا مێشکم لە دەستما تا وزەم لێ پەیدا باست بۆ بکەم چەند شیرینە تەنیابی یەکێ تۆبی بێت و بڵێ سڵاو. دەست خۆش کاک دەست خۆش. دزانی لە تێکستەکانی خاتون نەشمیل نزیکە بەس نازانم کامەتان کاریگەرم بە کامەتان هەمان دنیا بینیە هەمان کورد بڕیە هەمان خەریک بوونە بەشتی ورد و بە دیتێڵی خودی ژیان شەڕم بۆ منێرەوە وڵا من یعنی لە ماڵێکا ئەژین حیاتمان زۆر پێوەستە بەیەکەوە زۆر پێوەستە بەیەکەوە زۆر دەمێکە لە شوێنێکە ئاژین پێکەوە ئیتر هاوڕێن ینی بەڕاستی هەموو ئەم شێرانەی من بە فلتری ئەوە ڕۆشتون هەموو شێرانەی ئەو مشتێکی باشە ئاوێتەبوونی یەکەمین وەرگری ئیشەکانمان خۆمانین یعنی یەکەمین چکە من قەناعەتم بە ڕۆیای ئەو هەیە ئەو قەناعەتی بە ڕۆیای من هەیە لەبەرەوە دایما ئاگامان لە
تێکستەکانی یەکتری هەیە کە ئاخۆ چۆن بتوانین هەنگاوێ لە پێش ڕێسلاامان بۆ خات و نەشمیل من تێکستەکانی خۆش دوێ ئەم دنیا بینیە وردە یان ئەم ژیانە ڕاستەقینەی کە ناو شارەکانیدا هەیە شتێکی گرنگە و پێم وایە وەرسەرخانێکە لە ئەدەبی ژنان کە ئەم شایدی دەبێ بیدەمەوەوانە کاکە سۆرە بابینێ بوارێکی تر تەوەری بیرەوەری و یادەوەری تۆ یادەوەری دوو کەسی گرنگت وەرجێڕاوە بیرەوەری و یادەوەریەکانی سۆرابی سوپەری لەگەڵ خاتووی ئازیز و ناوازە ینی بەڕاستی نووسریش ناوازەیە فڕوغی فرۆزات یادەوەری ئەمانە بۆ ینی زیاتر ئەمە بینیمان 4-5 ئەدیب و نووسەر بە وەرجێڕانی جیازیا شارەکانیان وەرجێڕا تۆ کوێ سەر یادەوەریەکانی چۆن بۆ سەرنج ڕاشەی من کاک تەڵعات خۆی کاتێکە تەجروبەی ئێستا جەنابەت تەجروبەت لەوانەیە لەگەڵ کەسێکی ترا هەبێت بە دڵنیاییەوە ئۆتۆبایۆگرافی لەگەڵ دایری ینی ئەوە یاداشت و بیرەوەری و نامە ئەمانە زۆر زیاتر دەتوانێت ئەو کەسە پێ بناسێنێ ئەو نووسەرە پێ بناسێنێ یاخود ئەو بەرەمێنەرە پێ بناسێنێ بە حکمیەوەی کە مخورکەیەک سەر هەڵەیە لە تەمەنێکا کە تۆ دەوێت زیاتر لە شتێک بزانی لەو کاتانەیە ینی زۆر لە گۆڤار و مجل و نووسین و بەحس و نەقد و ئەمانەمانە خوێندەوە بەڕاستی هیچ کامی بەقەدەر ئەو یادەوەری و یاداشت و نامانە نەیتوانی من نزیکاتەوە لەو کەسە گەورانەوە بەڕاستی پێوە بڵێم دوایەوەی کە ئەو کتێبانم خوێندەوە کە ئەوەی خانمی فڕوغی فرۆزات سیروس تاباس کە یەکێک لە دۆستەکانی خۆیانە وهروەها ئەوەی سۆرابی سپێری پەریدوخت سوپێری کە خوشکێتی ئەمانە کۆیان کردوێتەوە و یعنی بەردەوامیش زیاترە بن چاپەکانیان ئەگاتە 20-25 و ئەمانە ئەو دوایی کە پیشانی بینەران و بەڕێزیشتانەین لێرە بەداخەوە تا ئێستا 2 جار چاپ کراوەتەوە ینی جارێکیان خۆمان کردمان جارێکیش لە غەزەل نووسکراوە چاپی دووەم پێویستی بەوە هەیە کە تۆ باگراوندی ئەم کەسانە بناسی هەر کاتێک مەسەلەن هەتاوەکو نەیانزانی تۆمەس وایت باگراوندەکەی چییە زۆر باش لە خودی مەوزۆعی ڕۆمانسیەت تێنەگەشتین ینی تا زانیمان وەکو سۆراب لە یەکێ یاداشتەکانی ئاڵێ تۆمەس وایت هەبێ بچی لە دەرەوە لە دەشت بیخوێنیتەوە سەیری دەور و پشت بکەی بێناوبین لەبەرەوەی تۆ لەویایە نووسراوە لەویایە ئەو دیمەنا بینی بە تەواوەتی کە ئەو باسیەکە یعنی ئەم عجابە زۆرەی کە لەو یاداشتانەوە بەڕاستی من بینیم بەرامبەر بەم کەسایەتیانەوە بەم نووسەرانە وای لێ کردم کە بڵێم بۆ نایانی با من ئەم تەجروبەیە بکەم بۆ هاوڕێکانم لێرە کە بتوانن ئەوانیش سوود لەم ناسینە وەربگرن بەڕاستی ئەو یاداشتانی من خوێندمەوە بە تایبەتیەوەی سۆرابی کە ئەم بیرمە کاتی خۆی خوێندومەتەوە و بەڕێزش دامەیە مامۆستا پێشڕە و بزەبت بیرم نەماوە دنیابینی جوانی خۆیانە بەرامبەر بە ژیان ئەگەر بینە سەر بیرەوەری کوردەکانی خۆمان کە دەینووسنەوە زیاتر تەسفیە حیساباتە بە تایبەتی سیاسیەکان یعنی دەبینەوە مێژووە هی هەفتاکانە بە بیزنەوە دەیجێڕەوە بەڵام هیچ دنیابینیەکی ژیان دۆستانەی تێدا نیە هەمووی فلانکەس خاین بوو فلانکەس جاش بوو فلانکەس 20 کەسی کوشت ئەوە نەم کوشت ئەو کوشتی ئەو تەسلیم بووە من تەسلیم نەبوومەوە چی بکەین بۆ یادەوەری باشمان هەیە بێ ئێمەش یعنی چی بکەین دەمەوێت سوود لەو ئەزمونەی تۆ ببینم وڵا بەس یەک شتە ینی وەڵامەکەی یەک شتە ئەوی شەوەیە کە تۆ بێ ڕاستگۆ بیت ینی دڵنیا بە طبعا بەراورد ناکرێ ینی بەراورد لە نێوان ئەدیبان و لە نێوان نووسەرانی سیاسی بەڕاستی بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت بەڵام ئەوان زۆر زیاتر ڕاستگۆ بوون ینی مەساحەی ڕاستگۆیی لە ناو نامەکانیانە زۆر زیاتر وەکو لە تێکستە شێعرەکانیانە نمونەیەکە بۆ جەرمەوە ینی سیروس تاباسە و کەسەی کە کتێبەکەی فروغی ئامادە کردووە ئەڵێ منەو کاتە لەگەڵ ئەحمەد ڕەزا ئەحمەدیە خەریکی ئامادەکردنی گۆڤاری ئارش بووین کە لەو زمانەیە نەقدی شعری کردووە فروغیش تازە سەر هەڵەیات و تازە دەرەکەوێ و ڕوسیانی نووسی و خەریکی تەولۆدی دیگەر و ئەمانەیە کە با بڵێن دیوانەکانی ترێتی
لەم کاتانەیە ئەڵێ داوامان کرد کە شعرێکمان بۆ بنێرێ بۆ مجلەکە هەموو جارێک ئێمە شعری شاعرێکمان لە بەرجی یەکەم دانا 15 ڕۆژ بۆ یەکەم جا لە تاریخیەوە هینە دواکەوێت چاپی ئەو گۆڤارە دواکەوێت لەبەرەوەی فروخ شعرەکەی درەنگە نێرێ کە ئەی نێرێت نامەکە کاتەوە سیرەکە نامەیە شعر نییە نامەکە ئەمیش ئەڵێی تر منیش ناچار بووم هەر ئەوەنم پێکرا فریایەوەش ناکەوتم کە ئیزنی لێوەرگرم ئەوەنم پێکرا لەبەرەوەی دەقەکە ئەوەنە جوان بوو ئەوەنە جوان بەیانی نەهاتنەکەی و شێوازی کە باسیەوەکە من لە چه فەزایەکەم خۆم بە تاقی تەنیا و هەموو کۆمەلگا لە ڕووم لە بەرامبەرمایە خۆم بە تاقی تەنیا و هەموو ئەدەبیاتی کلاسیک لە بەردەمایە خۆم بە تەنیا و هەموو خێزان و هەموو دنیا هەمووی ڕێگرە من چۆنم عوسیانە بکەم لە سەروبینی ئەم کاتەیە لەم شتانەیە ئەم نامەی بۆ نێرێ ئەو نامەکە خاتە جێگەی شعرەکە ئیتر لەمەوە بەڕاستی بۆ دەرەکەوێت کە ڕازگوێتی و دەربڕینی زۆر دەرونی لە ناو ئەم کەسانەیە لە ناو نامەکانیانە غەیری ئەوە یەکێکی تر لە سەرنجە زۆر تایبەتەکان لەسەر مەسەلەی یاداشت و نامەکانیان تۆ زیاتر بۆ دەرەکەوێت کە مەسەلەن ئێستایەکی کۆک و سۆرابی سپێری گوناحە بەس وەکو شاعرێک باسی بکەین کە خۆی وا ئەڵێ یعنی ئەوەنەی شێوەکار بووە ئەوەنە شاعریش بووە ئەوەنەی شاعر بۆ ئەوە شێوەکاریش بووە وەکو خۆی ئەڵێ مەسەلەن وەسفی ئەو زەماناکە کە هەتا ئێستەشی پێوە بێ یەکێکە لە ئۆتۆبایۆگرافەرە زۆر ئەقدەمەکانی ئێران کە تا ئێستا بەڕاستی هیچ کەسێک نەیتوانێەوە لە ئۆتۆبایۆگرافیا ئەوەنە جوان باسی ژیانی خۆی بکات چکە بە جۆرێک دایڕشتووە کە هیچ ئەدیبێکی تر دوای ئەوە مەسەرەن دەستی تێ نەکردووە بایۆگرافیەکەی بڵێ لێرەیە بە ئەمەی بۆ زیاکەین لێرەیە بوو ئەمەی بۆ کەمکەین هەر یەک پارچە شعرە یەک پارچەکەی خوێنیتەوە باسی یادگاری خۆی و خێزانەکەیەکە ئەومانە لەبەرەوە تۆ جوان بە شاراوەکانی پشتی ژیانی ئەم کەسانەش بۆ دەرەکەوێت کە ئایا چۆنی شێوەکار بۆ چۆن دەسی کردو بە شێوەکاری ئەم حەزە زۆرەی لە کوێوە بۆ هاتووە یەکەم جار مەسەلەن شعری کردو یا شێوەکاری یا بەنا بووە یا قاڵی چند بووە یا نازام چی بوو هەموو ئەم ژیانە تایبەتە زیاتر ئەو کەسەت بەتەوە ناسێنێ کە ئەمە توانێت جانبە شاراوەکانی ئەو کەسانە زیاتر بۆ شی بکاتەوە بە هەمان شێوە بۆ خات و فرۆخیش کە یاداشتەکانە تێگەی کە لە دوای ناسینی کەسێکی وەکو با بڵێن کە لە ژیانی هاوسەری فەشە لێنێ یا جابێتەوە لەگەڵ هاوسەرەکەیە ناڵێکیانە بێ و جێابنەوە دوای چەند ساڵێک ئیبراهیمی گوڵستانە ناسێ کە لەو زمانەیە هەم شاعیر بووە ینی شاعیر بە معنای کەلیمە ناکە کتێبی شعریوانەیە بێ بەڵام شاعی خوێنەرێکی باش بووە ئەدیب بووە و لەگەڵی شاخەریکی سینەما بووە ئیتر ئەڕوا لەگەڵ سینەمایە فروغی تر فروغی شاعیر نامێنێ بە سینەماکار فیلم دروستەکە بەرەێتتر فیلمەکانی خەڵاتی دەور و پشت و دەرەوە ئەمانە بن وردە ینی بیرێتچێتەوە کە ئەمە شاعیرە دوایەوە کە یێتەوە ناو شعر بە تەولدی دیگەر بە لەدایکبوونێکی نوێ ینی ناوی کتێبەکەیە زۆر جیاوازترە بێ لە ینی ڕۆیای زۆر کراوەترە بێ اینجا ئەم هەموو وردەکاریانە بەڕاستی لە ژیانی ئەم خەڵکە نابێغانە و خەڵکە ناسراوانە زیاتر ئەتوانێت تۆ نزیک کاتەوە لە کەسایەتی و لە باگراوندی هوەری و ئەدەبی و فەرهەنگی ئەو کەسانەکە تۆ لە ڕووی کولتوریەوە زیاتر تەچی ئەو شتا بەر ئەو شتاکەوی کە ئەو ئایا بەڕاستی چۆنی ئەم کارانەی کردووە لە چ باگراوندێکەوە تۆ وابزانی ئاخۆ مەسەلەن بۆ نمونە دوو عالەمی جیاوازن فروغ لە باگراوندێکی باوکێکی دەوڵەمەند و وەزیر و گزیر و ئەمانەوەیەت سۆراب لە باگراوندێکی زۆر فەقیری کاشانی لە شوێنێکی زۆر دوورەدەستا یعنی کە هەموو ئەو شتانەی کە ئیجێڕێتەوە هەمووی هینن یعنی خەریکی خشت دروستکردن و خشت سووتاندن و بەنایی و ئەمانە بوون عایلەکانیان لەبەر ئەوە یعنی ئەمە باشتر بوو بۆی کە من زیاتر بەڕاستی ئەو کەسانە بناسم بۆیە ئەو نامانەی کە نووسراون حەز دەکەم هەم ئێمە هەم بینەران کەمێک لەو نامانە بووی بەس قسە نەبێ لەسەر با بڵێن هەنێکی لە کە ئۆتۆبایۆگرافیەکانە بەڕاستی کاتێکی خوێنیتەوە ئەنی کاتێکی خوێنیتەوە هەستەکەی ئەمە ئەم کەسە لێرەیە تۆ بەتاواتی خۆی بەیانەکە ئیتر ئەڵێ من ئەمەم ینی ئەڵێ من ئەم شتم بە نوعێکی تر ئێستامە فروغە ئەمە ینی فروغە کە کتێبێکە ساڵی 2002 بە سپاسەوە لە هاوڕێیانم لە نما بۆیان چاپکردین یەکەم ئەزمموی وەرگێڕانیشم بوو بالمناسبەت هەندێک نمونەمان لەو یادەوەریانە بدێ لەو دنیا بینیانە بەسەرچاو
بۆ نمونامە بەشێکە لە ئەو پێشەکەی کە خۆی بۆ گۆڤارێکی نردووە کە چۆن خۆی بناسیێنێ ئەڵێ بە بڕوای من قسەکردن لەم بارەیەوە کارێکی بێسوودە و زۆر هیلاکیاوەرە ئەوە ڕاستیە کە هەر مرۆڤێک دێتە دنیاوە دوجار مێژوویەکی لەدایکبوونی هەیە و خەڵکی شارێکیان دەیەکە و لە قوتابخانەیە گوانەی خوێنەوە و کۆمەڵێک ڕووداوی زۆر سادە و بڕیاردرا و لە ژیانیدا ڕوویداوە کە دوجار بۆ هەموو کەسێک ڕوو دەدات وەکو کەوتنە خوارەوە کەوتنە ناو حەوز لە مناڵیە یان بۆ نمونە قۆپیەکردن لە سەردەمی قوتابخانە عاشقبوونی دەورانی لاوی هاوسەرگیریکردن لە قۆناغێکە ئەلەم جۆرەشتانە ئەمە خۆی باسی خۆی بەم شێوەیە کاڵانی من کە هەر کەسێکم هەرچیەکەم گرنگ نییە گرنگەوەیە کە ئێمە لە ئاخیرا چیمان پێیە چی ئەتوانین بکەین تەنها شتێک کە لای ئەو ئێسا با بڵێن کۆنسپتێک لای ئەو زۆر زەق بوو بێ لای فروق ئەوە بووە کە بڵێ منیش هەبووم ینی دوای خۆی کەسێک هەبێ بڵێ ئەویش هەبوو ینی لەبەرەوەی وای وت لەبەرەوەی وای کردیان لە شوێنێکی تر مەسەڵەن بۆ نموناڵێ ئایا تۆ لەسەر مەسەلەی ئاواز و ڕیتم لە ناو شعرە چی ئەڵیت ینی هەنێک شتە نووسێڵێ من مرۆڤێکی سادەم بە تایبەتی کاتێک کە ئەمەوێ قسە بکەم هەست دەکەم زیاتر پێویستم بەم مەسەلەیە بێ من هیچ کاتێک کێشەی عروز و عروزیەکانم نەخوێنێتەوە ینی کێشی عروزیم بە هیچ شێوەیە وەکو دەرز نەمخوێندووە ئەو کێشانم لە نێوان شعرەکاندا پەیدا کرد کە دەمخوێندنەوە بەم پێیەوەکو حکمێک نەبوون بۆ من بەڵکو ڕێگەگەلێک بوون کە خەڵکانی دی پێیدا ڕۆیشتون و یەکێ لە خۆشبەختیەکانی من ئەوە بوو نەزیاد خۆم لە ئەدەبیاتی کلاسیکی سەرزەمینی خۆمان نقم کرد نە زۆریش هۆگری ئەدەبیاتی بیانی بوو خۆم دۆزیەوە یعنی ئەو مام ناوەندی دۆزیەوە ینی ئەمانە هەمووی ئەو نمونەی ئەو یاداشتانەیە کە ئەو زۆر بەباشی و بە ڕێکوپێکی توانیوێتی خۆی تیا بەیانکە ئەمە لە یادەوەریەکانی سەفەر بۆ ئیتالیا کە زۆربەی زۆری ئەمانە یادەوەری و سەفەرنامەیە کە بەشێکی سەفەرنامەکەی لێرەیە چاپ کراوە ئەڵێ فشاری ژیان فشاری دەوروبەر فشاری ئەو زنجیرانەی کە دەست و پێیان بەست بووم من بە هەموو هێزێکمەوە بۆ وەستان لە بەرامبەریانە دەم کۆشە منیان هیلاک و پەرێشان کردبوو من نەمەویست ژنێک بم واتە مرۆڤێک من نەمەویست ئەفو من ئەمویست ژنێک بم واتە مرۆڤێک من ئەمویست بڵێم کە من مافی هەناسەدان و هەروەها مافی هاوارکردنم هەیە بەڵام خەڵکانی دی دەیانویست هاوارەکانم لەسەر لێوەکان و هەناسەکانم لە سینەما خەفە و خامۆش بکەن ئەوان کۆمەڵێک چەکی بڕەریان هەڵبژارد بوو من نەم دەتوانی چی دیکە پێ بکەنم بە ئاسانی تۆ بۆ دەرەکەوێ ئەم کەسە لە یعنی شعری نووسیوە ئۆسیانی نووسیوە کەواتە کوردێکی واتە خۆی ڕاستیش کاکە سۆران پێدوانیە مەسلێن معاناتی فروغی فرۆزات کورتکراوی معاناتی ژنی شەرقی وێ ڕێک وایە ینی ڕێک ئەو کە لەم یاداشتەیە تۆ ئەوە بۆ دەرەکەوێت کە ئەم پەیامانە ڕاستە پەیامی ئینسانی کەسێکە لە جوگرافیایەکی مەحدودە بەڵام ڕنگانەوە ڕفلکشنی ئەم باگراوندە هەر هەمووی لە ناو ئەدەبیاتی تۆشە دەورە بینێ بە هەمان شێوەی مەسەنە شعرەکانی جەناب ئەو شێوازەی کە جوگرافیاکە و شوێنەکە ئەیڵێتەوە ئەم سوورانە زیاتر ڕەنگەیاتەوە لە ناو ئەدەبیاتی تۆیە بەم شێوەیە یعنی بۆ دەرەکەوێت کە ئەو لە لادانێک و لە عوسیانێک و لە با بڵێن ڕەهابوونێکی زۆر خەستایە بۆ دیفاعکردن لە مافی خۆی و مافی ژن و مافی بوون وەکو ئینسان لە دەربڕینەکانیە بەوازەحی لە ناو نامەکان و یاداشتەکانی ئەمانە دەرەکەێت خۆی هەرژن بوون خۆی سەختە جا بتوێ بچی بێتی ناو بواری ئەدەبیات و ناوبواری فلیمسازی وانێک زاری سەختە بێ بۆ ئەو ئیتر توانیوێتی ینی ئەو بۆیە بڵێن بە سەردەستەی ئەو جی لەداهاندرێت لە بەرەوەی توانیوێتی لە دژی ئەم تابوو ئەم ڕێگرانە و ئەم باوە ئەم شتە باوانەی فکرە باوانەی کە لەو زمانەیە لە وڵاتی ئێرانە باو بووە توانیوێتی ڕوبەڕوویان بێتەوە لانی کەم لە
ئەدەبیاتیانە. دوی بابێنە سەر یادەوەریەکانی سوهراب. ئەم کتێبەش کتێبێکی زۆر زۆر تایبەتە، ئەمە چاپی یەکەمیەتی کە زۆر سپاس بۆ کاک سامی ئەو کاتە سامی هادی کە هاوڕێ و ئازیزمانە بە هەوڵ و ماندووبوونی ئەو بەڕاستی گەیشتە چاپ ساڵی 2002 چاپ کراوە ئەمیش لە چاپخانەی بەدرخان کە لەگەڵ هاوڕێ ئازیز و خۆشەویستمان کاک پێژۆ حسین وەرمانگەڕا و ئەمەش چاپی دووەمێتی لە غەزەلنووس دوای چاپ کرایەوە. بەڕاستی تایبەتمەندی سۆرابی تر تۆزێک ئەتوانم بڵێم زۆر جیاوازترە لە هەموو شتێک و هەموو ئەدیبێک و هەموو هونەرمەندێکی تر لەبەرەوەی کە ینی بەم شێوەیە دەری بڕم. بۆستە من بە وەسفێکرد بۆ کەم زام ڕازی سوهراب وەکو ئاوە ئاو یعنی ئاوێک شەکریتی نەکرابێ مەسڵەن ئاو کە شەکریتی دەکرێت تێکەچێ ینی ئەسڵەکەی تێکەچێ ئۆریژیناڵەکە ئەوەیە کە تام و بۆن و هیچی نییە بەڵام هەمومان پێویستمانە. کەلیمەی ئۆریجینال زۆر زۆر بۆ ئەوە بێت ینی ئینسانە ئەسڵەکەیە ئینسانێکە پەرد بووە بۆتە درەختێک بۆتە پشیلەیەک بۆتە ینی ئەوەی خۆی واڵێ لە یەکێ لە نامەکانیە کە ئەوە نییەگە بوار هەبوو باسی بکەین ئەڵێ نامە بۆ مێری ڕەفیقیان وسێکە لە نیویۆرکە لەو کاتەیە ئەڵێ ئەمڕۆ خەریکی ڕسمی باڵندەم خەریکی وەرکشۆپێکە لە نیویۆرک لەسەر ڕسم ئەوانە وەریگرتووە چکە ئەو کە چۆتە دەرەوە هەمیشەوە وێنە کێشێک چۆتە دەرەوە هیچ کاتێک داوەتی کۆڕێک و سیمینارێک و شتێک بۆ شعر نەبووە ئەوە ڕووک و وێنە کێشێک دنیا گەڕاوە لە یابان لە سین لە هندستان لە ئیتالیا لە لەوانە کە ماوەتەوە کە ژیانی کرد بە تایبەتی لە نیویۆرک و لە هندستان و لە سین بۆ فێربوون و وەرگتن لە بواری هونەرە ماوەتەوە ئەجا لە شوێنێکە باشە من لێ ڕات دەگرم بە مقارنەیە بکەینیان بەراوردێک بکەین لەگەڵ ئەدیبی خۆمان مثلەن شاعری کوردی دەبینی مثلەن دژە دەسەڵاتە یان لەگەر دەسەڵاتە یان لەگەڵ ئۆپۆزیسیۆنیان دژە ئۆپسیۆنی یان شوعیە یان نەتەوەیە یان هۆزگەریە هەمیشە دەزانین شتیش تێکراوە کەمە ئەوەی تێکداوە مەسەن تۆزێ خوێی شوعیەتی تێکردیە تۆزێ شەکری نەتەوەی تێکردووە تۆزێک بیبەری نازامتی تێکردووە تۆزێک ترشیاتی حیزبایەتی تێکردووە تۆ لە ئەدیبی کووردا لە بەتایبەتی ئەدەبی ئێستا باسەکەم ئاوە سافەکە دەست ناکەوێت کە بیخۆیەوە و تینویتر بشتێ یعنی ئاوێک دەخۆی مەسەن شعری دەخوێنیەوە کە ئایدۆلۆژیت هەیە دژە ئایدۆلۆژیە چکە جوانیەکەی سوهراب لەوەدایە نە ئایدۆلۆژیە نە دژە ئایدۆلۆژیە نەتەوەیە نە دژە نەتەوەیە ئەو زیاتر وەکو ئینسانێک ینی دەربڕینی ئینسانیە لە هەر شوێنێک بێ ینی بۆچی ئێمە لەگەڵ سوهراب ڕقمان لە زمانی فارسی ناوێتەوە یعنی بۆچی سوهراب وەزیری نەوتی ئێرانی بەبیر من نانێتەوە بەڵام شاعری کوردی یەکسەر سەرکردەیەکی کورد بیدێنێتەوە ئەمە لەوانەیە ئەو باگراوندە شێواوەی ئێمە لە بواری کولتورا وای کرد بێ دابەزینی ئاستی ئەم شێلوبوونا ئەم شێلوبوونا یان ئەم لێڵیا یعنی ئێستا مەسەلەن زۆر جارە ناوچەکەیت ببیردێتەوە مەسەلەن شاعرێکی سلێمانی شعرێکی بە شێوەزاری سلێمانی نووسیوە دەزانێ ئەمە خەڵکی دیبەگە نیە یا خەڵکی دێگەڵە نییە شاعرێکی هەولێری دوو کەلیمە هەولێری تێکردوزانی مە هەورامی نییە یعنی هەمیشە شتێکی تێکراوە پێت بڵێم ئاوا بۆ هەمومان نییە بیخۆینەوە سەیریکە ئوستاسیانی وەکو عەرزم کردی ئەو زیاتر وەکو ئینسانێک دەڕینی ئینسانی کردوایی لە هەر شوێنە بێ کاتێک کە سەیری ئەو ئەدەبیاتاکەی کە لە نیویۆرک نووسێتی لەگەڵ ئەوەی کە لە سین بووە لەگەڵ ئەوەی کە لە کاشان بووە و لەو دێ دوورە دەستیان نووسێتی یا و کاتانەی کە لە تارانەی خوێندووانە هەر هەمووی دەور و پشتی تیا ڕفلکت بۆتەوە ینی ڕنگانەوەکەی دیارە لەبەرەوە بەداخەوە ئەو هەژمونە زۆرەی یعنی من ئێستا تۆ هێناتمە سەر ئەوەی کە ئەم قسەیە لێرە بکەم کە بەڕاستی بەداخەوە جێگەی ئەوە نیە ئێمە لەوانەیە لە سیاسەتا دۆڕابین لە ئیکۆنۆمیا دۆڕابین ئەی واز بێنین لە فەرهەنگی شاب دۆڕێن ینی ئەمەی تر ئیشی جەنابت و من و ئەم هاوڕێیانەم و ئەوانەی کە ئەمان بینن ئەوەیە کە بەڕاستی ئەمە ڕوونەیە چکە ئەمەی تکارە ساتە گەورەکەیە ئەوان نەیان هێشتووە لەلای ئەوان ئەو فەرهەنگ و کولتور و ئەو شتانە هەمووی پارێزراوە بەڕاستی ئێمە بەداخەوە نەمانتوانێت ئەو بکەین یعنی حیزبەکان بۆ نمونە باس سەرنجەکەی جەنابە لەسەرەوەیە کە ڕەنگی تایە ئەمە تێکەڵە تێکەڵ نییە لەبەرەوەی کە حیزبێک کەسێک سپۆنسەرەکە کەسێک
ئەدیبێک سپۆنسەرەکەم کەسە تۆزێک لەسەری ڕۆشتی دیسانەوە لە ناو ڕەنگێکە و لە ناو حزبەکە لەبەرەوە ئەم ڕنگانەوەیە ئەم ناوچەگەریە ئەم حزبگەریە ئەم کوردبینیە چکە لە دنیاە دە بەیانی بەڕاستی وەکو هەموو ئەدیبان ئەڵێن ینی شعر بۆ ئەم دقەیەوە بۆ ئێستا بۆ بەیانی نانووسێ شعرێک شعرەکە دوای 5 ساڵی کەش و دوای 100 ساڵی کەش تۆ کە خوێنتەوە سوورەیەکە باتێ مانایەکە باتێ دەربڕینێکی ئینسانی دواتێ کە تۆ لە لێوەی شتێک فێر بووبی ینی وەکو پێناسا سەرەتاییەکەی ئەدەب و هونەرەوەیە کە تۆوانەیەک ببینی دەربڕینێک ببینی بەرهەمێک ببینی کە شتێکە پێ بڵێ مەسجێکە پێ بڵێ ئەم مەسجە چییە بەداخەوە یان ئێمە ئەوە بەراوردی نەکەین بەڵام بینەوە سەر سۆهرا زۆر یعنی تایبەت ژیاوە لە سەرەتایی باسکردنی سۆرابەکە ویستمەوە ئەرزی جەناب بکەم کە یەیتە ناو جیهانی سۆرابەوە بەڕاستی مەبەستم خوێندنەوەکەیەتی ئێستا ئەگەر برای بەڕێزم کاک توانا کتێبی لێ تەرجەمە کردووە توانا ئەمین جەنابی کاک ئازاد بەرزنجی کە پێشەکی ئەوەی کاک فروغی فەرەغزادیش هەر مامۆستا ئازاد بەرزنجی بۆی کردووم بە سپاسەوە بۆی نووسیوم کە ئەو کتێبەکانی ئەو کاتە من شعرەکانم تەرجەمە نەئەکرد ڕفرەنسم دانابوو لەسەر کتێبەکانی جەنابیان کە ئەو زۆر بە زمانێکی پاراوە و کوردیکی خۆش تەقدیمی خوێنەری کوردی کردووە یعنی دوایەوەی ئەمانە تەواو ئەەکەیت بەڕاستی کاتێک لە سۆرا بێتە دەرەوە جیاوازێکی زۆر زۆرە هەیە ئەو کەسە ینی مەفروزە جیاوازێکی زۆر زۆری لە دنیا بینی هەبێ لە بەرەوەی شتی زۆر زۆر وەرەگرێت لە ڕێگەی سۆرابەوە سۆرابی تر تەنیا ئەوە نییە کە دەنگی پێی ئاوی نووسیوە سۆراب تەنیا ئەوە نییە کە لەو حەکانی بە دنیاە ئەگەڕان و لەو حیماسیەکەی ئەوانە بۆ نمونانی لە ڕێگەی یاداش نامەیەکەوە کە بۆ مێرین و سیواڵێ ئەمڕۆ وێنەی هینمانە کێشا لە وەرکشۆپێکا وێنەی پەرەندەمانە کێشا وەرکشۆپەکە لەسەر ئەوە بۆ لە نیویۆرک ئەڵێ ئەحساسی فڕین دەسی یاومەتێ عنی ئەمە نامەیە مە شعر نییە بۆ جەریدەیەکی نردبێ نامەیەکە لەو کاتەیە کە ئێستا من نامەیە بۆ جەنابە بنێرم وەکو هاوڕێیەکی خۆشەویستی خۆم لە جەنابە لە هەولێر بی من لێرەم زۆر سادقانەتر بۆ تەنووسم ئەڵێم ئەمە بەس کاک تەڵعەتەی خوێنێتەوە ینی زیاتر ئەم شتانە کۆکراوەتەوە نەیزانی و ڕۆژە لە ڕۆژان من و تۆ ئەیکەین بە کتێب و بۆ چەند زمانێکیش تەرجەماکرێت ئەم کتێبەی دەسی ئێمە چاپی دوم کراوە بەس لە ئێرانە تا 20 ئەوەنە چاپی ڕۆشتۆ کە تیراژ زۆر لە باسکردنی خۆیان لە شوێنێکە زۆر جوان باسی خۆیەکە زۆر زۆر تایبەتە وتت باسی خۆیەکە لێرە ئەمە هەر ئۆتۆبایۆگرافیەکەیەتی ئێستا گەر زۆر بە شعری بخەینەوە هەستەکەی شعرە زیاتر نەگنووسینێکی یاسایی لە قوتابخانە یەکێک بووم لە قوتابیە باشەکان بەڵام حەزم لە قوتابخانە نەدەکرد بە درۆ خۆم نەخۆشە خستان نەچمە قوتابخانە کۆلارم لە کتێبەکانی قوتابخانە خۆشەویست دەنگی سیسرکم لە پەندەکانی مامۆستاکەم لا خۆشتر بوو لە پۆلی یەکەمی سەرەتایی لە بیرمە وێنەم دەکێشا مامۆستا بە دارهەنارەکەی لێی دام و وتی هەموو دەرسەکانە باشن تاکە عیبی تۆ ئەوەیە کە وێنە دەکێشی ئەمە پێتەڵێکە ئەم باگراوندە لەکوێوە هات ئەم خوددا هونەریە بڵێ دێڕێکی تایە خوێنمەوە وێڕای ئەو هەموو شعرە باشەی کە نووسویەتی دەڵێ تەمەشاکردنی مانگەشە و زۆر جوانترە لە ڕەشکردنەوەی ئەملا ڕێکوە ینی ئەو زۆر زیاتر لەوەی کە ئێمە چاوەڕێیەکەین ئەو لەو یاداشت و نامانەیە نووسیوەتی نمونەیەکی تر شارەکەی من ڕەنگی نەبوو فڵچەی وێنەکێشانی نەبوو لە شارەکەی مندا مۆزەخانە نەبوو گەلەری نەبوو مامۆستا نەبوو ڕەخنەگر نەبوو کتێب نەبوو فیلم نەبوو بەڵام لە شارەکەی مندا دۆستایەتی مرۆڤ سروشت هەبوو ئاوێتە بوونی دەست و دیواری کاگڵی فەزا هەبوو تازایی ئەزمون هەبوو دەکرا بە پێخاوسی ڕێبکەویت و دەرک بە زبری زەوی بکەیت ئەم وێنە شعریانە یعنی کاتێک کە هێتە ناو نامەیەکەوە زۆر زۆر جیاوازترە بێت لەوەی کە لەو شعرەکە بێت زۆر ڕاست ئەڵێ دەتوانم جل و بەرگەکانی مۆنالیزا بگۆڕم بەبێ ئەوەی لیۆناردۆ نیگەران بکەم هیچ بەرهەمێک ئەوەندە کامڵ نییە کە نەکرێت دەستکاری بکرێت کە ئێستا مەلاوانەیە زۆر دژی ئەم قسەیە خەڵک زۆر هەباست
دەبێ شتەکانی واڵت ویتمەن لە هەوای ئازادا بخوێنینەوە. گەروی ویتمەن پڕە لە دەنگی شتەکان، دەتوانی کتێبەکەدا بخەیت و تەماشای فڕینی باڵندەکان بکەیت کە بەسەر درەختەکانە تێپەڕن. دەتوانی ویتمەن بە نیوە ناتەواوی بەجێبێڵی، دەتوانی خۆت شتی بۆ زیاد بکەیت. ئەو وەنە چۆتە ناو سروشتەوە ئەزمونیەکە لە واڵت ویتمان ئەوەندەی بیرم دێ مامۆستا پەشێ و زۆر جوانی کردوتە کوردی. من دیوانەکەیم بە عەرەبی خوێنێتەوە، وابزانم ناوی چی جیایە، یعنی پیاسەی ناو جیا، بۆیە لێرە سۆراب دەڵێ نمونەیەکی لەسەرێنێتەوە ئەڵێ باشترین وێنەکێش ئەو وێنەکێشە بوو لە ناو ئەوەی ئێمەیە کە چوو بوو لەم دێڕەی ویتمەن سوودی وەرگرت بوو کە ڕسمی ئەسپێکی کێشا بوو کە پەپولەی بە دەورەوەیە. ئەڵێ بۆن هاتە ناو شێعرەوە، ینی بۆن هاتە ناو لەبەرەوەی ئەم پەپولانە دوای بۆنی ئەو گوڵانە کەوتبوون کە ئەسپەکان شێلا بوویان کاتێک هاتبوونە دەرەوە. دەست خۆش سۆرانجان سوهراب و غەیرە سوهراب تەنها مڵکی فارس نین، مڵکی زمانی فارسی نین، مڵکی هەموو بەشەریەتن. سوهراب و حافز و سعدی وەکو باپیرە گەورەی شاعرانی دنیان، وەکو هۆمێرۆس، وەکو متەنەبی، ئەمانە باپیرە گەورانی، ینی باپیرە و باوانی شاعرانی ئێستا و داهاتون. من زۆر سپاسی هاتن دەکەم، گەورەت کردین، زۆر دڵخۆش بووم. ئەزیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی مۆمی بەرهەتا و هیوادارین ئەم گۆڕانکاریانەی کە بەم گەرمایە کردمان بۆی لە هەوایەکی تەڵق و لە کەشێکی جیاواز لە پێشکەش بکەین بەدڵی ئەوەی بەڕێز بێ. لایەن منەوە ماڵتان ئاوە و خواتان لەگەڵ بە بەرهەمێکی دەنگە پڕ بەهرە و ناوازەکەی کاکە کاروانینەی کۆتایی بە بەرنامەکە دێنێن تا بێگەیشتنەوەیش تر خواتان لەگەڵ. چاونەی شەیە ئەلی و بە کەیفایە بەچاو من بێشەیە و کەزایژێ حەیفایە بەچاو من بێشەیە و کەزایژێ حەیفایە کاڵی بۆ خاتر ئەواڵان لە کۆیە کاڵی بۆ خاتر ئەواڵان لە کۆیە هەرگیز نەیبینم داغی دیەی چۆیە هەرگیز نەبینم داغی دیەی چۆیە خدا نەکەردەیە دیە و بکایش دیەی من لە جیەی دیە و بدایش دیەی من لە جیەی دیە و بکایش شاوی چۆکی بڵێ عیشق و دڵداری شاوی چۆکی بڵێ عیشق و دڵداری شاوی من چەوگەیەی گویان زاری شاوی من چەوگەیەی گویان زاری
بنووسم لە بایم سەنگی مەزارەیەم شەهیدی عشقم مەکە نازارەیەم شەهیدی عشقم مەدە نازارەیەم کاڵی بۆ خاتر ئەواڵان لە کۆیە کاڵی بۆ خاتر ئەواڵان لە کۆیە هەرگیز نەیبینم داغی دیەی تۆی هەرگیز نەبینم داغی دیەی تۆی بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنن